دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە سەبارەت بەوەی کە هەولێر بۆتە چەتری کۆکردنەوەی کورد لەلایەک و هەروەها ڕۆڵی سەرۆک بارزانی وەک مەرجەعی گەلی کورد نەک بە تەنها مەرجەع بەڵکو لە تەواوی ناوچەکەش گوێ لە ڕاو بۆچوونی سەرۆک بارزانی دەگیرێ بۆ چارەسەری کێشەکانی نەک هی کوردستان بەڵکو هی ناوچەکەش. ئێمە دۆسیەکەمان دەکەینەوە بە میوانداری زۆر بەڕێز ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک ئەحمەد بەخێر بێن. زۆر سوپاس بۆ بەشداریکردنی شتان لەگەڵمان. بەڵام ئێمە پێشەوەی بێمە سەر دۆسیەکەمان من دەمەوێت تۆش لە هەواڵەکان ئاگادار بوو. یعنی ئەو یاسایە لە پەرلەمان دەرچەوە کە جەی وزار دەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان هی سەردەمی بەعز بۆ زوڵمێکی گەورە بوو. ئەمڕۆژ سوپای عێراق لە شەناغا و پەلاماری جوتیارانی کوردی داوە. من پێشەوەی بینە سەر دۆسیەکەمان ئەگەر بە کورتی وەڵام دێتەوە بزانم ڕاو سەرنجی ئێوە چییە لەسەرەوە بۆچی لەم کاتەدا ئەم کارە دەکرێت. بە ناوی خودای بەخشندە و مێرەبان سڵاو لە بەڕێزت سڵاو لە بینەرانی کەی 24 بەڕاستی جێگای داخە بە تایبەتی ئەو مەشهەدە کە کاتێک ئەندامێکی سوپای عێراق بەو شێوە ناممرۆڤانەیە هێرش دەکاتە سەر جوتیارێکی کورد کە خاچی خۆی و باو باپیرانیتی ینی ئەو خاکە ئەو جوتیارانەیە حزبی باسی فاشی کاتی خۆی ئەو جوتیارانەی دەرکردووە تەنها لەبەر ئەوەی ناسنامەیان کووردە لەبەرەوەی کورد بووینە لەبەر هیچ شتێکی ترنە. پێویستە کاربەدەستانی عێراق ئیمڕۆ سوود لە ڕابردوو وەربگرن. ئاخر دەبێ ئەوە بزانن ئەو هەموو وەیلات و مەینەتی بەسەر عێراق داهات لە نەتیجەی بیرکردنەوەیەکی شۆڤینی نەتەوە پەرستی بووە کە عێراقی گەیاندە ئەوڕۆ هەمومان دەزانین سەدام حوسێن کاتی خۆی تەنها بۆ ئەوەی بەرەو چەسپاندنی مافەڕەواکانی گەلی کوردستان نێت تەنازولی لە نیوەی شەتڵ عەرەب و زۆربەی خاچی گرنگی عێراق کرد بۆ شای ئێران لە پەنای ئەوەی کە شۆڕشی مەزنی ئەیلول کب بکاتەوە. دەرەنجامەکە چ بوو؟ نەک شۆڕش کپ نەبوو، شۆڕش بەردەوام بوو و لە جیاتی ئەو ئۆتۆنۆمیای فیدرالیەت لە کوردستان چەسپا ڕاستە 4500 گوند لە کوردستان وێران بوو، ئەنفال کراین، جینۆساید کراین، کیمیاباران کراین، بەڵام کورد لە منتەڵەقی هێزەوە هاتەوە مەیدان. دواتر ئەوە سەدام چووکرێتی داگیر کرد بۆ ئەوەی هەڵەی خۆی چاک بکاتەوە. عێراقی بەرەو ئەو وێرانکاریە بر تا دەگاتە ئەوە. ئەگەر ئەوان عێراقێکی بەهێز و پێکەوە ژیان و تەباییان دەوێت دەبێ عەقلیەتیان بیرکردنەوەیان گەشە بکە ئێرتیقا بکات. ئەوە مافێکی ڕەوایی نەتەوەییە، ینی معقولە پەرلەمانێک کە نوێنەرایەتی وان دەکات بە سونە و بە شیعەوە بڕیاریان لە ساڵ بەشاندنەوەی بڕیارەکانی بەعز داوە تەواو یەکلا بوویتەوە. هەموو دنیا دەزانێت ئەوە مافی ئەوەیە. من لێرەدا تەنها پرسیارێکم هەیە. عەرەب هەمویان نێزیکەی لەوانەیە ئیمڕۆکە 350 ملیۆنن لەگەڵ ڕێزم لۆ مێژوویان گەورەییان برایەتیان هەمویان بۆ غەزە و بۆ فەڵەستین دەگریێن. باشە ڕەئیان چییە؟ هەڵوێستیان چییە بەرامبەر ئەو سەربازە ئیمڕۆ کە تەعەدا لە کوردێک دەکات کە خاکەکەی خۆیتی ئیبا و باپیرانێتی باش. ینی ئەوە من داوای هەڵوێست لە خەڵکانی نیشتیمان پەروەری عێراقی نەک تەنها عەرەبی عێراق لە هەموو دنیا دەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەخۆش. زۆر باشە کاک ئەحمەد با بێنە سەر دۆسیەکەی خۆمان بۆ خۆت باش دەزانی ئێستا هەولێر بۆتە چەق و یاخود چەتری کۆکردنەوەی تەواوی کورد لە هەر چوار پارتی کوردستان و بە دیاریکراویش سەرۆک بارزانی ئەو چەترێ یا ئەو مەرجەعەیە کە هەمووی پەنای بۆ دێنن. من دەمەوێت پێم بڵێ خوێندنەوەتان بۆ ئەمە چییە کە ئێستا سەرۆک بارزانی نەک بە تەنها چەتری کۆکەرەوەی کوردە بەڵکو چەتری چارەسەری کێشەکانی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی. بە کورتی ئەگەر مەجالم بدێ زۆر بە کورتی ئەگەر سەیری مێژووی هەڵکەوتەی جەنابی سەرۆک بارزانی بکەی. سەرۆک بارزانی نەک لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لەسەر ئاستی دنیا سەرۆکێکی جیایە، سەرکردەیەکی جیایە.
هەر لە دایک بوونیەوە یعنی ئەگەر بێی سیر بکەی لەکوێ لە دایک بوو لە چ کاتێک لە دایک بوو لە چ ڕۆژگارێکی سەخت پێگەی و هەڵکەوت و گەشەی کرد و گەورە بوو. جەنابی سەرۆک بارزانی لە تەمەنی 16 و تا بڵێن 17 ساڵی چەشی پێشمەرگایەتی کردوتە شان کەواتە ئەگەر بەی سەیری ڕۆحی مقاومەت و بەرگری و ئینسانێکی سەرسەختی خەبات و تێکۆشان بکەی ئەوە لە جەنابی سەرۆک بارزانی دەیبینەوە. دواتر جەنابی سەرۆک بارزانی یاوەری چێ بوو؟ یاوەری هەمیشەیی جەنابی بارزانی نەمر بووە لە هەموو کاتەکان، لە کاتی ئاشتی، لە کاتی شۆڕش، لە کاتی خەباتی چەکداری وە کاریزمای جەنابی سەرۆک، پێگەی جەنابی سەرۆک، بۆچوون و ڕای جەنابی سەرۆک، واقعبینی جەنابیان وە خوێندنەوەی هاوکێشەکان نەک تەنها لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو واقعبینی ئەو خوێندنەوەی هاوکێشەکان لەسەر ئاستی جیهانیش کە ئەوەندە بە جوان و ڕێک و پوێکی لی تێگەیشتیە تێگەیشتنێکی واقعیانە وای کردووە جەنابی سەرۆک ببێتە فاکتەری سەقامگیری، فاکتەری ئارامی، فاکتەری پێکەوە ژیان و دوور لە حەزکردن و هیواخواستن بەڵک و لۆژیکیانە مامەڵە لەگەڵ هەموو پێشهاتەکان دەکات. من یەکشت بەبیر جەنابتان دێنمەوە لە دوای ئازادکردنی عێراق لە یەک لە سەفەرەکانی جەنابی سەرۆک بارزانی کە ئەو کاتە سەرۆکی هەرێم بوو بۆ تورکیا داوای لە لایەنە سیاسیەکانی باکووری کوردستان کرد گوتی پەیامێکی ئاراستەکردن لەبەرەوەی لە پەرلەمانی تورکیا بواری قسەکردن هەیە فەرمونون دەست بە خەباتی مەدەنیانەی خۆتان بکەن وەرنە پەرلەمان قسەکانتان لەوێ بکەن گرنگ نییە چەند گوێتان لێ دەگرن بەڵام ئێوە پەیامی ئاشتیانە و مەدەنیانەی خۆتان بگەێنن ئەوە زیاتر بەر لە 10 ساڵ پێش ئێستا درەنگە بەڵام زۆریش درەنگ نییە. زۆر باشە بەڵێ زۆر باشە کاک ئەحمەد ئێستا هەر لەسەر ئەو هەوڵەی سەرۆک بارزانی کە کاتی خۆی ژەنابەت باس بەڵێ هەوڵێکی زۆری دا بەڵام بەداخەوە ئیتر بە هەر بەڵێ ببوورە هۆکارێک بێ هەوڵەکە لەبار برا بەڵام ئێستا جارێکی کە دەرگایە کراوەتەوە لە تورکیا ئەوە تا شاندێکی دەم پارتی ئەوانن کە چوون بۆ ئیمراڵی سەردانی ئۆجەلانیان کردەوە ئێستا هاتوون دەیانەوێ قسەی سەرۆک بارزانی وەربگرن وەک مەرجعی کورد پێت وایە ئێستا ئەم دەرگایی کە کراوەتەوە ئەم جارە کەسانێکی عاقڵمەند هەن کەسانێکی سیاستمەدار هەن کە لۆژیکیانە بیرەکەنەوە و ئەم هەوڵەی سەرۆک بارزانی بە هەند وەرەگرن و دایانەوێت کێشەی کورد لە تورکیا چارەسەر ببێت. من پێم وایە وە کارێکی باشە و بەڕێز ئۆجەلان خۆی پەیامێکی ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی کردووە و ئەو شاندە هاتوون ئەو پەیامەیان داوەتە جەنابی سەرۆک بارزانی ڕاستە درەنگە بەڵام زۆر درەنگ نییە دەتوانرێ لەسەر ڕێنماییەکان و بۆچوونی جەنابی سەرۆک بارزانی وەکو هاوکاری پرۆسەی ئاشتی لەوێەوە هەنگاو هەڵێنن و دەست پێ بکەن. من نمونەیەکت بۆ دەژێڕمەوە ببورن ئەگەر تۆزێک کاتی شتەم بگرم کاتی خۆی یەک لە پەیامەکانی جەنابی سەرۆک بارزانی کە پێیانی گوتی بەڕای من تو زۆر ئاسانە گرتەیەکی ڤیدیۆیی بگری چەکدارێکی کورد وەکو پێشمەرگە دەبابەیەک دەشێنێ بیبەیە ئەوروپا خۆت نیشان دەی بڵێ ئێمە ئینسانی شۆڕژێڕین دیفاع لە خاک و نیشتیمان دەکەین بەڵام بەرامبەر ئەو گرتەیە ئەگەر بچێ یەکێک لە گوندەکانی باکووری کوردستان یا لە هەر شوێنێشتر نیشانی دنیای بدەی ئەو گوندە مناڵی لێیە ئافرەتی لێیە خەڵکی لێیە بەڵام قوتابخانەی لێ نییە مناڵەکان ناخوێنن تەندروستیان خراپە لەبەرەوەی بنکەی تەندروستی لەو شوێنە نییە ئاوەدانی تیادا نییە مەسائلی خزمەتگوزاری تیادا نییە نیشانی خەڵکانی دنیا بدەیت لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو شوێنێک کامیان کاریگەرترە بەتاکید نەبوونی قوتابخانە و بنکەی تەندروستی و خزمەتگوزاری بەڵکو ئەوەکەی تێر هەموو کەس لەوانەیە تێی ناگا پەیامی جەنابی سەرۆک ئەوەیە کە ئێمە ئیمڕۆ دەبێ لە ئاستێکی بەرز
عقلیەتی دنیای پێشکەوتوو بخوێنینەوە لە شێوە دەتوانین پەیامی نەتەوەکەمان بگەێنین بۆ ئەوەی مافڕاواکانمان تاقیق بێت لە شێ دەتوانین لایەنگیری و پشتیوانی دنیا بەدەست بێنین لە نەتیجەی شەڕ و خەباتی چەکداری یا خەباتی مەدەنی و ئرتقاکردنی فکر و لێک تێگەیشتن و پێکەوە ژیان بە تاکید پەیامی جەنابی سەرۆک پەیامێکی ئاشتیانەیە برایانەیە وە شتێکی تریش لە بۆ باز بکەم لەو فترەی ڕابردوو جەنابی کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەتی هەرێم بەشداریەکی بە ژمارەیەکی باش بەشداریان کردیە لە کۆنفرانساتی نێودەوڵەتی حکومی لە هەموو شوێنەکان و زۆربەی کاربەدەستانی گەورەی دنیا داوایان لە جەنابیان کردووە کە هیوا دەخوازن جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەوری کاریگەری خۆی بژێڕێت لە پرۆسەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە خۆی لە خۆیدا ئەوە دەسەلمێنێ نەک لە مەنزوری ئێمەی با بڵێن منی ئەندامی پارتیم یا لایەنێکی سیاسی لە کوردستان بەڵکو لە ڕوانگەی واقعبینی و هەڵسەنگاندنی دنیاوە پرسیار دەکەن هیوا دەخوازن کە ڕۆلی جەنابی سەرۆک بارزانی لەو پرۆسەیەدا هەبێت و ئەو بەشداری جەنابی سەرۆک بارزانی نەک تەنها لەلایەنی برا و هەڤاڵانی باکووری کوردستان بەڵکو من دڵنیام دەوڵەتی تورکیاش پێ خۆشەوە لە دەوڵەتانی ئەقلیمیش پێیان خۆشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پێیان باش دەستخۆش زۆر بەڕێز ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردن منیش سپاسان دەکەم زۆر سپاس